سڵاو و ڕێز و خۆشەویستیم بۆ هەموو لایەکتان. ئەمڕۆ باس لە چیەتی خۆشەویستی دەکەین. بزانین خۆشەویستی چییە؟ ئێمە ڕۆژانە گوێمان لەوە دەبێت کە هەر یەکێ دەڵێ من شتێکم خۆشەوێت، یا کەسێکم خۆش دەوێت، یا من باوکم زۆر خۆش دەوێت، یا دایکمم زۆر خۆش دەوێت، یا نیشتیمانم زۆر خۆش دەوێت، یان کچێکم زۆر خۆش دەوێت، نازم یان خوشکمم خۆش دەوێت، یان برام خۆش دەوێت. هەموو ئەو شتانەی کە هەیە ناوینراوە خۆشەویستی. با بزانین ئایا ئەوانە خۆشەویستین و هەڵەی ئێمە لەکوێدایە لە بابەتی خۆشەویستیە. بۆچی؟ چونکە ئێمە هەموو ئەو شتانەی کە ناومان ناوە خۆشەویستی و خۆشمان دەوێن، ئیتر سیر دەکەین لە کاتی بەریەکەوتنمانە لەگەڵ شتەکانە یا لەگەڵ کەسەکانە، ئیتر سیر دەکەین هەموو شتەکانمان سفرە بتەوە، واتە ڕێق ئەو جارەی شوێنی خۆشەویستی ئەگرێتەوە. زۆر جار ڕووی داوە کە دوو مرۆڤ یەکتریان خۆشویستوە، دوو ڕەگەزی جیاواز، بڵێن کچ و کوڕی یەکتریان خۆشویستوە، و ئەو خۆشەویستیە لەسەر ئەساسی بڵێن لەسەر بنەمای ئەوە بوو کە هاوسەرگیری بکەن، بەڵام دوای هاوسەرگیریەکە لێک جیابوونەتەوە. جگە لەوەی کە لێک جیابوونەتەوە، ئیتر لە یەکتریش بوونەتە دوژمن. ئەمە بۆ کوێ چوو خۆشەویستیەکە؟ خۆی پرسیارەکە لێرەیە. و کاتێک دەڵێم تێگەیشتنی ئێمە بۆ خۆشەویستی هەڵەیە، هۆکارەکە ئەوەیە: ئێمە بۆچی لە بچووکترین بەریەکەوتنمانە ئیتر ئەوەی کە ناومان ناوە خۆشەویستی نامێنێت، و ئەوەی شوێنی ئەگرێتەوە ڕقە، ئەوەی کە شوێنی ئەگرێتەوە تووڕەبوونە، ئەوەی شوێنی ئەگرێتەوە دوژمنایەتیە، و تەنانەت هەوڵی لە ناوبردنی ئەوی ترە دەیت. لە کاتێکدا بڵین تۆ هاوڕێیەکی منداڵیت هەیە، یا هاوڕێیەکت هەیە چەند ساڵێکە، ئیتر لە بچووکترین بەریەکەوتنە لێکە بن بە دوژمن. باشە، هەرچی نهێنی یەکتر هەیە دەی دەرچێنن. هۆکارەکە چییە؟ ئایا ئەوەی ئێوەی کۆ کردبەوە چی بوو؟ خۆشەویستی بوو؟ ئەگەر خۆشەویستی بوو، ئەی بۆ کوێ چۆ خۆشەویستیە؟ ئەگەر خۆشەویستی نەبوو، ئەی چی بوو؟ یا هۆکارەکان چی بوون کە وای کردبوو ئێمە وا تێ بگەین کە ئەوە خۆشەویستیە لە نێوانماندا هەیە؟ سەرەتا بێ بزانین حەز لێکردن لەگەڵ خۆشەویستیە جیاوازە. لە حەز لێکردنە ئێمە دەکرێت حەزمان لە شلە و برنج بێت، دەکرێت حەزمان لە گۆشت بێت، دەکرێت حەزمان لە جلی جوان بێت، لە سەیارەی مۆدیل بەرز بێت، لە مۆبایلی پڕ مواسەفات بێت. دەکرێت هەروە حەزیش لە ڕەگەزی بەرامبەرەکەت بکەیت. ئیتر کوڕێک حەز لە کچێکەکە، کچێک حەز لە کوڕێکەکە. ئەم حەزە چییە؟ حەز پاڵنەرەکانی بابەتەکان غەریزەیین یا هەست و سۆزە. چونکە ئێمە خۆشەویستیمان هەیە کە لە نێوان دوو برایە، بەڵام زۆر جا برایەکان یەکتریان کوشتووە. خۆشەویستیمان هەیە لە نێوان دوو خوشکەیە، بەڵام زۆر جار خوشکەکان بوونێتە بەڵای سەری یەکتر. ئەمە بۆچی ڕووەدا؟ چونکە ئەو بابەتە سۆزە، واتە ئەوەی کە کۆی کردوونەتەوە سۆزە، ئەوە بەدەرە لە خۆشەویستی. واتە خۆشەویستی پاڵنەری سۆزی لە پەناوە نییە. ئەوەی کە پاڵنەری سۆزی لە پەناوەیە حەزە، حەز لێبوونە. واتە تۆ حەزەکەی خوشکێکت هەبێت دەردەدڵی لەگەڵا بکەیت، برایەکت هەبێت دەردەدڵی لەگەڵا بکەیت، ڕەگەزی بەرامبەرێکت هەبێت وەکو هاوڕێ یا خۆشەویست کە ئەوەی ناوێندرێ خۆشەویست، دەردەدڵی لەگەڵا بکەیت، یا زەواجی لەگەڵا بکەیت، یا برادەرێکت هەبێت دەردەدڵی لەگەڵا بکەیت.
ئەمانە حەزن و ئەوەی کە ئێوە کۆ ئەکاتەوە بابەتەکە هەست و سۆزە. بۆ چونکە ئەگەر نمونەی دوو هاوڕێی وەربگرین، تۆ کاتێک دەردە دڵێک ئەەکەیت ئەها ئەویش هاو بۆچوونت دەبێت. تۆ کاتێک بۆچوونێک ئەدەی لەسەر بابەتێک ئەویش هاو بۆچوونت دەبێت. کاتێک گلەی لە شتێکەکەی ئەویش هاو بۆچوونت دەبێت. تۆ ئەمە ناوەنەی چی؟ ئەمە ناوەنەی دڵسۆزی، ئەمە ناوەنەی خۆشەویستی، ئەمە ناوەنەی وەفا. لە کاتێکدا هەر ئەو وەفا و ڕاستگۆیی و خۆشەویستی کە لای ئێمە هەیە و ئێمە ناومان لێناوە لە نێوان ئەم دوو هاوڕێتیە کە هەبووە، لە نێوان ئەم دوو کەسەی کە هاوڕێتیان لە نێوانە هەبووە، سەیرەکەین دوجار لەسەر گرفتێکە بەریەکەکەون، ئیتر هەموو شتەکانی یەکتر زەربی سفرەکەنەوە. ئەی خۆشەویستەکەیان بۆ کوێ چوو؟ ئەی ئەو هەموو وەفا و دڵسۆزی و شتە بۆ کوێ چوو؟ ئەی ئێمە بۆچی هەمیشە گلەیی ئەەکەین، دەڵێن دنیا وەکو جەهەران نەماوە، خەڵکەکە بێوەفایە و نازانم کەس وەفا لەبەر چاو ناگرێ و کەس دڵسۆز نییە و ئیتر ئەبێ گلەیی تەنانەت گومان لە وەفای سەگەکانیش بکەین. ئەمە بۆچی وایە؟ بۆچی هەمووی گلەیی ئەکات؟ خۆشەویستان لە بنەڕەتە ئێمە بە هەڵا لە بابەتی خۆشەویستی تێگەیشتوین، چونکە خۆشەویستی من گوتم هەست و سۆزی لە پەناوە نییە، بابەتەکە هەست و سۆز نییە، بەڵکو کاتێک بوو بە هەست و سۆز ئەو بابەتە ئەبێتە حەز، واتە پاڵنەرەکە پاڵنەرێکی غەریزەییە. واتە کاتێک کچێک ئەوێت شوو بە کوڕێک بکات یان نازانم حەزی لێکات، بابەتەکە هەست و سۆزە. ئیتر ئەو هەست و سۆزە وابەستەیە بە چی؟ بە هەستەکانی ئێمەوە. بە چاوەی بینی بە نمونە پێی جوانە قسەی باق و بریقیشی لە بۆ دەکات، وە کوڕێک کچێکە بینێت هەمان شت، یعنی قسەی باق و بریقی کچەکە کاریگەری لەسەدانێ وە شێوە و ڕوخساری کچەکە کاریگەری لەسەدانێ، یعنی واتە خوڵاسەن ئەو بابەتە غەریزەیە و ئاماشتیایدا زەواجە ڕاستە، بەڵام بابەتەکە لە ناو زەواجەکەیە بۆ کردەی سێکسی، ینی شتێکی دیکە نییە، واتە حەزێکە. تۆ حەزەکەی کردەیەکی سێکسی لەگەڵ بەرامبەرەکە بکەیت، ئەویش حەزەکە لەگەڵ تویا بیکات، یا حەزەکەی تۆ شتێکت لەو دەست بکەوێت کە لەودا هەیە و ئەویش حەزەکە شتێک لە تۆدا هەیە دەستی بکەوێتەوە. باش واتە هەردوو لایەکە یا هاوڕێیەکان شتێک کۆیانەکاتەوە، واتە هەست و سۆزە بەرژەوەندیەکە غەریزیەکە ئەهەم ئەبێتە پاڵنەری ئەوەی کە ئەوانە بمێنەوە بەیەکۆ بن، بەڵام دواتر ئەوە بەردەوام نابێت. ئەو بابەتە بۆچی بەردەوام نابێت؟ چونکە لە بنەڕەتە بابەتەکە هەست و سۆز پاڵنەریەتی و ئێمە بە سۆز ئەو بابەتەمان کردووە، بە هەست ئەو شتەمان کردووە، لە ژێر کاریگەری هەستەکانە کردومانە، واتە حەزی ئەو شتەمان هەبوو ئێمە. ئەخر حەز وابەستەیە بە بابەتی غەریزەکانەوە و حەزی ئینسان بەنمونە تۆ حەزت لە جلێکە هەوڵەدەی ئەو جلە بکڕیت، مانگێک دواتر ئەو جلە وەکو خۆی نامێنێ، واتە هاو حەزت بۆی نامێنێ. ئیتر بۆیە ئەو حەزەش لە زەواجە، لە زەواجی کچ و کوڕێکە دوای پرۆسەی هاوسەرگیری نامێنێت. بۆچی؟ چونکە کاتێک حەز هەبوو، بابەتەکە حەز بوو، واتە پاڵنەری غەریزەی و هەست و سۆز بوو، ئیتر ئەوانە چکت چکۆڕ ئەوانە خۆیان نین ئەی چین، بەڵکو خۆیان وێنا ئەکەن بەو وێنایەی کە وێنەی بەرامبەرەکەی تیادە دەرەکەوێت، واتە خۆیان وەکو ئاوێنەک وێنا ئەکەن کە بەرامبەرەکە ڕێک خۆی لە ناودا بینێتەوە. ئەی ئەو دەبێت بەچی وەکو خۆی، ئەو خۆی نامێنێت، لە بەرامبەردا کوڕەکەش هەمان شتەکات، ئەوێت وێنای ئەو وێنەیە بکات کە لە لای
کچەکە مەقبولە بڵێن قبول کراوە شتەکە واتە جۆرێک لە کۆیلەداری و سەرداری لێرە لەدایکە بێت بەڵام دیار نییە کامیان کۆیلن و دیاریش نییە کامیان سەردارەکەن بەڵکو بە پێی حەزی ئینسانەکان بۆ ڕەگەزی بەرامبەرەکە سەرداری و کۆیلەداریەکە ئاڵ و گۆڕەکرێت واتە ئەگە کوڕێک زیاتر وابەستە بێت بە کچێکەوە هەوڵەدات خۆی بتوێنێتەوە لەناو ئەوە ئیتر کچەکە کۆمەڵک ئەوامەری بەسەردا فەرمانی بەسەردا ئەکات تۆ نابێ وابی تون نابێ فلانشت لەبەرکەی تۆ بێ قژت وادابێنی تو نازم فلانج لەبەرکەی جگەرەمە کێشە نازانم مەڕۆ فلانی نابی بگەڕی نازم کۆمەڵک مەرجشتی وای لەسەردانێت لە بەرامبەردا ئەگەر کچەکە وابەستە بێت بە حەزەکانی و بۆ گەیشتن بە کوڕەکە هەمانشت کوڕەکە کۆمەڵک مەرجی لەسەردانێت تۆ نابێ و جلە لەبەرکەی تۆ نابێ نازان چی لەبەرکەیت ئەوە بکەیت ئەوە بڕووی وابێ وابچیت بۆچی کەواتە تۆ بە ناوی ئەوەی کە گوایە خۆشتەوێت و ئازادیەکەی لێوەرەگریتەوە بە ناوی ئەوەی کە براتە ئازادیەکەی لێوەرەگریتەوە بە ناوی ئەوەی کە خوشکتە ئازادیەکەی لێوەرەگریتەوە بە ناوی ئەوەی کە منداڵتە ئازادیەکەی لێوەرەگریتەوە ئیتر ئەوە بێ بە حەز ئەبێ بە بابەتی هەست و سۆز واتە هەست و سۆز ئەو شتە کۆ ئەکاتەوە لەکوێدا لە هەست و سۆزەکانمان درا لەوێدا ئەو شتەی کە ناومان نابوو خۆشەویستی کۆتایی دێت هەر ئەوەشە شوێنی لە بری خۆشەویستی شوێنەکەی بەڕق و تووڕەیی پڕەکرێتەوە ئەوەیە کە پەیوەندیەکانمان دەگەێنێتەوە خاڵی سفر واتە ئێمە پاڵنەری هەست و سۆزیمان هەیە بۆ پەیوەندیەکانمان هەست و سۆزی تر تۆ بەنمونە کەسێک باوەڕدارە حەزی لێ مامەڵە لەگەڵ باوەڕدارەکانە بکە کەسێک بەنمونە مەیخۆرەوێ حەزی لێ لەگەڵ مەیخۆرەوەکان پەیوەندی ببەستێت ئەوانی پێ باشترە کەسێک نەزم بە هەر جۆریشتر بیرەکاتەوە هەوڵەدات لەگەڵ ئەوە کۆب بێتەوە لەگەڵ هاو فکرەکەی خۆیان کۆب بێتەوە هاو تێگەیشتنەکەی خۆیان کۆب بێتەوە بۆچی ئەوە نابێ بە خۆشەویستی خۆ ئەوە بابەتەکە حەزە واتە کاتێک بەنمونە تۆ نوێژ نەکەیت هەر ئەو کەسەی کە باوەڕدار بووە ئیتر لێت هەڵدەگەڕێتەوە ئیتر بڵێن گرفتی لەگەڵ دروستە بێ تۆ مەیخۆرەوەیت ئەگەر لەگەڵ مەیخۆرەوەکان داببڕیت ئیتر مەرحەبات ناکەن مەسەن تەلەفۆنت لە بۆ ناکەن بەنمونە پەیوەندیت پێوە ناکەن بەنمونە بەدووادا چوونیشت بۆ ناکەن بەڵام وەچی تر بڵین لەوانی هەموو ئێواران تەلەفۆنت لە بۆ بکەن یا هەموو ئێواران پەیوەندیت پێ بکەن یان هەوڵدەن بتبینن دڵین غەریبیت دەکەین نەزم شتانە یا هەر جۆرە پەیوەندێکی تر ئەگەر ئایدۆلۆژیش بێ هەمان حاڵەتە تۆ ئەگەر حەزبەکە بگۆڕی بەنمونە ئێوە پەیوەندیە نامێنێت ئەگەر بابەتەکە پاڵنەری هەست و سۆزی بوو بێت واتە تێگەیشتنەکە تێگەیشتنێکی لە ژێر کاریگەری هەست و سۆز و غەریزەکانمان بوو بێت ئەی خۆشەویستی چییە؟ خۆشەویستی بریتە لەوەی کە بڕیارە بابەتەکە هەست و سۆز نییە بابەتەکە کۆکردنەوەی خاڵی هاوبەشە بوونی ڕاستگۆییە و من وەکو خۆم هەم تۆ ئەبێ بەو شێوە منت قبول بێت ئەگەر تۆ بەو شێوە منت قبول نییە ئیتر هەست و سۆز پاڵنەرە بۆی لە من نزیک بیتەوە واتە تۆ دێی ماسک ئەبەستیت یا من ناچارەکەی بە بەستانی ماسک بۆچی بۆی پەیوەندیەکەمان بەردەوام بێت ئاخر لە خۆشەویستیە خۆ نابێ شتانە هەبێت بۆچی چونکە خۆشەویستی بابەتەکە بڕیارە و پەیوەندیدارە بە ئیرادەی ئینسانەوە ئەگەر سەیری خودی وشەکەش بکەین لە دوو بڕگە پێک هاتووە خۆشە ویستی واتە من ویستێکم هەیە ئیرادەیەکم هەیە بە ئازادانە ئەم چێژە قبوڵەکەم ئەم خۆشیەم دەوێت ئەم خۆشیەم چییە لە بەرامبەرەکە دایبینم بەچی بە بڕیارە و بابەتە واتە دیوی عەقلانی ئەو شتە ئەگەر خۆشەویستی دیوی عەقلانی بوو و ئیرادە تێیدا بەشدار بوو
واتە پاڵنەری هەست و سۆز و غەریزە و حەزەکان نەبێت ئەو شتە ئەوە کۆتایی نایەت. وەک گرفتەکان کاتێک بەریەکەوتنەکان دروستە بن گفتوگۆ دێتە گۆڕێ، نەک دوژمنایەتی، نەک ڕق و چینە. تەنانەت کاتێک لێکیش جیا ببنەوە هەر پەیوەندیەکە دەمێنێت. بۆچی؟ چونکە ئەوانە بەنمونە لە پرۆسەی زەواجە پەیوەندیان هەبووە، بەڵام بەر لە پرۆسەی زەواج ئەوانە لە ڕووی ئیرادەوە بە عەقلانی بڕیاریان لەسەر پەیوەندیەکەیان داوە. واتە ئەوانە ئیتر هاوڕێن و یەکتریان قبوڵە. بۆیە کاتێک لێکی جیابن و نابێ بە دژمنایەتی، نابێ بە ڕق و چینە، نابێ بە سفرکردنەوەی ئەوی تر، بەڵکو ئەبێ بە بابەتی ڕێزگرتن. کاتێک ئەو ڕێزگرتنەی تێدا نابێت ئەوە دەلالەتی ئەوەیە کە لە سەرەتاوە بە بڕیار نەکرایە شتە، پاڵنەری هەست و سۆزی تێدا. کاتێک پاڵنەری هەست و سۆزی تێدا بوو واتە حەزە، ئەو بابەتە حەز لێکردنە، ئیتر وارەدە کە خیانەتی تێدا بکرێت، کە گۆڕانکاری تێدا ببێت. واتە ئەو بابەتی کە ناونراوە خۆشەویستی کاڵ بێتەوە، دوای بوونی منداڵێک یان نەزم دوو منداڵ یان لەوانەیە منداڵیش نەبێت، ئەو بابەتە یەکسە کاڵ دەبتەوە. بۆ؟ چونکە بابەتەکە حەزە. ئیتر تۆ ئەگەر هەموو ڕۆژێ شلە و برنج خۆی پێت ناخۆی، خۆ زۆر مانگ دەی خۆی. ئێمانجی دواتر ینی ئەگەر ساوارت بەدەست بکەوێتن ینی ئیتر وازانی پاشای ها. بۆچی؟ چونکە بابەتەکە حەزە. بەڵام لە خۆشەویستیە ئەگەر بابەتەکە بڕیار بوو، حەز نەبوو، واتە شتەکە بەس غەریزە نەبوو، بەس بابەتی سێکسی نەبوو، بەس پەیوەندیەکی خێزانی کۆی نەکردبوونەوە، خاڵی هاوبەشتان هەبوو، ئەوە دەمێنێتەوە. دەکرێت بەریەک بکەون، ئاساییە دەکرێت، بەڵام ئەو پەیوەندیە ناپەسرێت. و هەردوو لە کاتیەوەی کە پەیوەندیەکانیش نەماون، لە بینی خوشک و برایەکە، لە بینی دوو برایە، مەسەن لە بینی دوو هاوڕێیە، پەیوەندیەکانیش نەماون، باشە، بەڵام خۆشەویستیەکە هەرماوە و ئەو نهێنیانەی کە لە نێوانیاندا هەیە، ئەو خاڵە هاوبەشانەی لە نێوانیاندا هەیە، هەردووچیان دەیپارێزن. بۆچی؟ چونکە ئەوان دەزاننەوە کۆتایی ڕێگاکە نییە، دەکرێت پەیوەندیان دروست بێت و ئەگەر دروستشنە بۆ وەک وەفایەک بۆ ڕاستگۆیی خۆیان، واتە ئیسپاتی ڕاستگۆیەکەی خۆیان بکەن لە پەیوەندیەکەدا، هێشتەکانە پارێزن. بەڵام کاتێک ئەو شتانە ئەدرچێنرێت ها یەکتر سفرەکرێتەوە، ئەوە دەلالەتی چییە؟ واتە تۆ هەوڵە دەیت ئەوی تر بشتێنی بە حساب، بەڵام لە بنەڕەتە تۆ ئیسپاتیەوەکەی تۆ هەر لە سەرەتاوە درۆژنێکی گەورە بوویت، ڕاستگۆ نەبوویت لەو پەیوەندیەدا. چونکە ئەگەر پەیوەندیەکەت ڕاستگویانە کردبێت هەر هیچ نەبێ لەبەر خۆت ئەبێ پارێزی و بابەتە لە بۆ ڕاستگۆیەکەی خۆت. گریمان ئەو خاڵە لاوازەکانی کە تۆش باسییانەکەی لەودا هەیە، بەس هەر هیچ نەبێت دەبێت ڕێز لەوە بگری کە تۆ بڕیارەکەت دابوو. ئەی تۆ چۆن بڕیارت دابوو؟ ئەی تۆ چۆن چەند ساڵ بەردەوام بووی؟ کەواتە ینی بەر لەوەی تۆ ئەو ناشیرنکەی خۆت ناشیرن دەرەخەیت، واتە ڕووی ڕاستەقینەی خۆت دەرەخەیت. بۆیە خۆشەویستی ئەوەی کە ناونراوە خۆشەویستی نییەوە، بەڵکو حەز لێکردنە. حەز لێکردنیش سەر ناگرێت. بۆ؟ چونکە من گوتم وابەستەی بە بابەتی هەست و سۆزەکانمانەوە نەک زیاتر، بەڵکو خۆشەویستی بریتە لە بڕیار. لە کاتی بڕیاردانیشە من ئازادم، تۆش ئازادیت، واتە کەسمان کۆیلە ئێویترمان نین و لە یەکتر تێگەین و لەکوێدا بەریەکەوتن دروست بووە بێ گفتوگۆ هەبێت و لەکوێدا لێکترازان دروست بوو ئەبێ ئەو خۆشەویستیە لە شوێنی خۆیان بەجێ بهێڵدرێت، نابێ ناشیرن بکرێت. ئیتر هەرکەس ئەتوانی بە ڕێگای خۆیدا بڕوات ئەو کاتە، بەڵام نابێ شتەکە ناشیرن بکرێت. بۆچی؟ چونکە ئەگەر ناشیرن کرا کەواتە لە بنەڕەتە بڕیار نەبووەوە، هەمانژت پاڵنەری غەریزەیی بووە و گۆڕاوە، چونکە بڕیار ناگۆڕدرێت. بڕیار لە خۆشەویستیە ناگۆڕدرێت وە کاڵیش نابێتەوە، ئەسڵەن کاڵ نابێتەوە، بەڵکو بەردەوامە بێت. و لەناو بڕیاردا متمانە هەیە و ڕاستگۆیی هەیە، واتە تۆ چیت ئەوەیت، باش بەبێ ئەوەی ماسک ببەستیت و بەرامبەرەکەش هەمان شت چییە، هەر ئەوەیە، ماسک نابەستێت. بۆچی؟ چونکە خۆ ئێوە بەتەم نیازی ئەوەتان یەکتر بە کۆی لە بکەن، یەکتر بتوێنەوە، چونکە مرۆڤ ناتوانێت هەمیشە لە پێناو حەزێکی دیاریکرا و خۆی بخواتەوە. بۆیە کاڵە بێتەوە بابەتەکە.
بەڵام ئەگە بڕیار بوو تۆ هەموو لایەنەکان لێکە دەیتەوە ئەو کاتە دەچێ ناو پرۆسەکە کە پێگوترێ خۆشەویستی واتە ئەبێ ڕەچاوی هەموو شتە خاڵەکان بکرێت هەموو بەریەکەوتن و هەموو گرفتەکانی بەردەم ئەم پرۆسەیە بکرێت ئەو کاتە دەچێ ناو پرۆسەکە واتە تۆ بڕیارەکە دەیت ئێوە بەچی ئەکرێت بە عەقڵەکرێ بەڵام ئەگەر هەست و سۆز بێ تۆ دەڵێ یاڵە هەر خۆتی پێدادا شتەکە با پێک بێت ئەخر بە پێکهاتن نابێتەوە چونکە لەناو بڕیاردا پەشیمانبوونەوە ڕوو نادات بەمەرجێک هەردوو لە ڕازگۆ بن ئەبێ ڕازگۆیی تێدا هەبێت ئەو بابەتە و بێ متمانە هەبێت و ئازادی هەردوو لا پارێزراو بێت ئیتر ئیمکان نییە خۆشەویستیەکان کاڵ ببنەوە چونکە خۆشەویستی بە بڕیار لەدایکە بێت و بە بڕیاریش لە ناوەچێت و هیچ بڕیارێک نییە بتوانێت خۆشەویستی لەناو بات بەڵکو لەکوێدا خۆشەویستیەکە بەریەکەوتنی تێدا دروست بوو واتە نەگونجان تێدا دروست بوو خاڵی هاوبەش تێدا نەما خۆشەویستیەکە لە شوێنی خۆیدا بەجێ دەمێنێت واتە بڕیارێک نادرێت بۆ کۆتایی خۆشەویستیەکە نەخێر خۆشەویستیەکە هەر خۆی دەمێنێت پەیوەندیەکەش هەر دەمێنێت بەڵام ئەو پەیوەندی کۆمەڵایەتی کە هەبووە نامێنێت بەنمونە ژن و مێردێک لێک جابن و تەواو بەڵام منداڵیان هەیە ئیترۆ پەیوەندیان هەر دەمێنێ کاتێک نامێنێت دواتر لە بنەڕەتە ڕازگۆ نەبووینە و لە بنەڕەتە باجیان بەیەکترداوانە و هەر کامیشیان باس لەویتریان بکات یا هەر هاوڕێک باز لە هاوڕەیەکەی تر بکات بەر لەوەی هاوڕێیەکەی ناشرین کات ڕووی ڕاستەقینەی خۆی دەرەخات کە لە سەرەتاوە ئەو ڕازگۆ نەبووە لەگەڵ بابەتی هاوڕێیەکە یا لە سەرەتاوە ڕازگۆ نەبووە لەگەڵ پرۆسەی خۆشەویستیەکە یا هاوسەرگیریەکە یا برایەتیەکە یا خوشک و برایەتیەکە یا باوکو و منداڵێتیەکە یا دایک و منداڵێتیەکە ئەم بەو شێوازە واتە لەکوێدا ناشرینەکان دەرخران ئیتر لەوێدا ئەوە دەرخەری ئەوەیە کە خۆشەویستی نەبووە بارحاڵ من نامەوێت کاتان زیاتر بگرم دەخوازم توانی بێتم ڕوونکردنەوەیەک یا بەرچاوڕوونیەک بدەمە بەڕێستان بۆ ئەوەی بابەتی حاز و لەگەڵ خۆشەویستیان لێک جیا بکرێتەوە و ئومێ دەکەم بە تایبەت گەنجەکانمان سوود لەم تێبینیانە وەربگرن لەم بۆچوونە وەربگرن و بتوانن بە بڕیار خۆشەویستی بکەن نەک بە بابەتی حەز و ویست و بابەتی غەریزەی پاڵنەری غەریزەی چونکە زۆر بەدڵنیایی بابەتە غەریزەیەکان نامێنن و دواتر پەشیمانی دێتە گۆڕێ کاتێک پەشیمانی شاتە گۆڕێ ئەو کاتە مەها ناونیشانی بێوفایی هەڵەگری نازەم خیانەت دەدرێتە پاڵت ئیتر ئەو شتانە ڕووەدات هەموو هۆکاری ئەوەی کە بابەتی خیانەتی بڵین هاوسەرگیری ڕووەدات یا بێوفایی ڕووەدات ئەوەی کە لە بنەڕەتە لە سەرەتادا ڕازگۆیی نەبووە و بڕیار نەبووە و حەز هەبووە لە حەزیشە بە دڵنیایی شتەکان کۆتاییان دێت بەڵام لە خۆشەویستیان نەخێت هەمیشە بە جوانی ئەمێنەوە و ئومێ دەکەم هەمووتان بە خۆشەویستی بژین و هەمووتان بگەن بە بڕیاری خۆشویستنی یەکتر بارحاڵ من چاویەکە بەیەکەتان ماچەکەم و دەخوازم لە هەڵەوکەم و کوڕیگانیشم چاپۆشی بکەن ماڵی هەمووتان ئاوا و سوپاس بۆ جێگرتان و کاتێکی خۆش